ئەچین لای تۆری مێوارەی کورسات مەگەزین و باس لە گۆڤارێکەکەین کە گۆڤارێکی ئەدەبی ڕۆشنبیری و هەروە زمانەوانیە و یەکێکە لەو گۆڤارانەی کە هەمیشە هەوڵ ئەیات لەڕێی پەیوەندیکردن بە بەشێک لە نووسەران و لە زمانەوانیانی کوردەوە بتوانێت کە خزمەت بەم بوارە بکەن بە شێوەیەکی گشتی و لەڕێ ئەو وتار و ئەو چاوپێکوتن و بابەتە گرنگانی کە لە نێو گۆڤارەکە بڵاو ئەکرێتەوە هەوڵ ئەدرێت کە ئاشنا ببین بە بەشێک لە ئەو بابەتە گرنگانی لە نێو ئەدەبیات و واروواها بە شێوەیەکی گشتیش پەیوەستن بە زمانەوانیەوە. زۆر بەڕێز دکتۆر مومین زەڵمی کە بەڕێزیان سەرپەرشتیاری گۆڤاری زمانەوانین میوانی کورسات مەگەزین و گفتوگۆکەین لەسەر شەشەمین با بڵێم بەشی ئەم گۆڤارەکە بڵاو کراوەوە. دکتۆریان سلااوت لەبێ زۆر بەخێراتی زۆر سپاس بۆ تۆ. ماشەڵڵا هەوڵەکانتان هەر بەردەوامە اینجا یاخوا هەر دەست و پەنجەتان هەر ئەوە ڕەنگین و جوان بێ. اینجا بزانم وەرزنامەی با بڵێم زمانەوانی فریاکەون هەموو وەرزێک بڵاوی بکەنەوە یاخود هەندێک جار هەیە لە وەرزێک بۆ وەرزێکی تر با بڵێم بابەتەکان هەندێک جار هەیە ئامادە نابن یاخود هەندێک گرفتی تر دێتە پێشەوە. خۆی لە ڕاستیە دەستبردن بۆ هەندێک بابەت زۆر قورسە جەناب زانی ینی کای ڕۆشنبیری و کاتێک کای ئەکادیمی تێکەڵەکەی زۆر بە ئاسان شتەکان نایان بەدەستە. بەڵام ئێمە لە 2 ساڵی ڕابردووە بڵین لە ساڵنیوی ڕابردووە هەوڵماندا و هەمیشە پابند بین بە کاتەکەەوە بۆیە توانیومانە لەگەڵ فشارێکی زۆری خۆمان و لەگەڵ تەرکیزکردنەوەمان لەسەر کوواڵەتی بابەتەکان تا ئێستا توانیومانە لە هەموو وەرزەکانە 6 ژمارە بڵاوکەینەوە و ئێستا کار بۆ ژمارە 7ەکەین کە بۆ وەرزی ئێستا لە ئامادەکاریین بۆی شڵا بتوانین لە مانگی ئایندەیە بینێنە چاپخانە و پڕاوەتەوەیش بەو هیوایم کاتێ لەگەڵ هاتنی هەر وەرزێکە ئێوە ژمارەیەک بڵاوەکەنەوە. ژمارە ئەم جارەی گۆڤاری زمانەوانی تایبەتە باش شێوەزاری بادینی جامێ بزانم دکتۆر بۆچی ئەم جارە لە دوای 5 ژمارەوە لە 6 ژمارە ئێوە بیرتانەوە کردەوە کە ئەم جارە هەموو گۆڤارەکە تایبەت بە شێوەزاری بادینی. خۆی بناغە و باڵێن بنەمای داڕشتنی سیاسەتی ئەم گۆڤارەی ئەمە کە بڕێرمان لە سەرداوە بوو کە تا ڕادێک دەست بۆ کۆمەڵی لایەنی گرنگ بەرین لە بواری زمان و زمانی کوردیا کە پێشتر تا ڕادەیەک باڵێن کاڵ بۆتەوە. یەکێک لەو باسانەوەی کە ئێمە بڕوامان وایە سیاسەتی زمانی لە هەرێمی کوردستانە ئەبێ کار بۆ پاراستن پەرەپێدان فراوانکردن و ناساندنی هەموو شێوەزارەکان بدات. لە 5 ژمارەی ڕابردووە ئێمە بە تەرکیزی کارمان لەسەر ئەم پرۆسەیە کرد ینی قۆناغ بە قۆناغ لە دوای ناساندنەوە هاتینەوەی کە سیاسەتی زمانیمان بۆ هەرێمی کوردستان پێشنیار کرد. بۆی لە ژمارە 6 خۆمان دەست پێشخەرەکەمان فراوانتر کردووە توانیمان تەواوی ژمارەکە تەواوی ژمارە 6 گۆڤارەکەمان نەک هەر دەربارەی شێوەزاری بادینی بەڵکو بە شێوەزاری بادینی بڵاوکەینەوە. ینی هەموو وتارەکان هەموو مێزگردەکان هەموو توێژینەوەکان کە لەم گۆڤارەیە بڵاوکراونەوە لە ژمارە ئەم جاری گۆڤارەکەمان بڵاو کردە هەموو بە بادینی بووە. ئەمانزانی بەڕاستی ئەرکێکی قورسە هەم ستافەکە بۆ شوێ لە بەردەسانە بوو هەم بەڕاستیش زۆر زەحمەت بوو ئەو کەسانەی کە دەست بۆ ئەوی شابن بۆ فراوانێ بتوان هەنگاوەکانی تیاڵ بن. بەڵام سواز بخوا زۆر باش بوو زۆر باشە. دکتۆرێکی زۆر باش چۆن پەیوەندیتان کرد بە نووسەرەکانەوە ئایا ئەو نووسەرانن کە ئێوە لە ڕێگەی با بڵێم ناسین و هاوڕێتی و ئایان ناسن یاخود پێویست بوو ئێوە بگەڕێن بە دوای بەشێک لە نووسەرانش کە ناوناوبانگیکانێ و جێگە پەنجیان هەیە لە فۆرماتی گۆڤارەکەمان هەمیشە هەر بۆ شێوەیە ینی ستایلێکی تایبەتمان بە خۆمان هەیە. لە دوای سەرروتارەوە ئێمە مێزگردێکمان هەیە هەموو ژمارەیەک مێزگردەکە زۆر جار 3 تا 5 پرۆفیسۆری بە توانای زمان لەو بوارەیە بەشداریمان لەگەڵاکەن. ئەم جارش بە هەمان شێوە 3 پرۆفیسۆری زانکۆی دوهۆک کە خۆیان لەوێ دانیشن و شارەزایکی تەواوی زمانەکەن و شارەزایکی تەواوی شێوەزارەکەن بەشداریان لەگەڵ کردین. دواتر بە پارچە وتارمان هەبوو ئێمە بەشی وتارەکانمان هەیە کە کۆمەڵە وتای تایبەتمەندمان هەیە دەربارەی شێوەزاری بادینی دەربارەی ڕێزمانی شێوەزاری بادینی دەربارەی جیاوازەکانی ڕێزمانی شێوەزاری بادین لەگەڵ شێوەزارەکانی تری زمانی کوردی لەگەڵەوەشا کۆمەڵە توێژینەوەی زۆر تایبەتمان هەبوو کە پێم وابێ ئەم ژمارەیە 5 توێژینەوەی زۆر باشمان دەربارەی شێوەزاری بادینی بڵاو کردوێتەوە کە لەسەر ناساندن لەسەر مێژوو لەسەر پێکهاتە لەسەر ڕێزمان لەسەر فۆرم و لەسەر گەشەی ئەم شێوەزارەکە چۆن بڵاوەتەوە لەسەر ئاستی جیهان بابەتەکانتان دیاری کرد بۆ نووسەرەکان یاخود خۆیان نەخێر ئەوانەی توێژینەوەکان تا ڕادێکی زۆر دەستکراوە بووینتیایەوە نووسەرەکانیشمان دەستکراوە بوونتیایە و بەشێکیشان ئێمە توانیمان وەرگێڕانی ڕاستەخۆی بۆ بکەین. بۆ نمونە هەندێک توێژینەوە هەبوو وەرگێڕەکە ئامادە بوو بۆمان بنووسێت بەڵام بە زمانی ئینگلیزی بۆیە هاتین لە ئینگلیزیەوە تەرجەمەمان کرد بۆ بادینی
یان ناڵێم تۆزێک دەستبردن بۆ ئیشەکە تۆزە ئاسان نەبوو بەڵام سوپاس بۆ ژمارەی زۆر ناوازە دەرچووە ئێستا توانین بڵین کتێبخانەی کوردی توانێت شانازی بەم ژمارەی گۆڤاری زمانەوانیەوە بکات کە لە ئاستێکی زۆر باش توانێت ناساندنێکی تەواو بۆ شێوەزاری بادینی و ئەو دەوڵەمەندیەکی لەم شێوەزارەیە هەمانە بۆ ئاخێوەرانی زمانی کوردی بخاتە ڕوو هەرچەنە هەندێک جار هەیە ئێمە وەکۆڵێن هەمووی کوردایەتی کۆمانەکاتەوە بەڵام ئیتر ناچارین کە چکاریەکەمان و بە شێوەزارێک قسە ئەکەین و ئەنووسین و هەریەکەمان بە شێوەیەکە بۆی پێویستە کات زمانێکی هاوبەش یا خود بڵم یادێمە خۆمان فێری بادینی بکەین یان بادینیەکان سۆرانی بزانین یا خود بۆ هەورامی و بۆ زازاکی لۆر و ئەوانش بە هەمان شێوەیە ینی بێت خاڵێکی هاوبەش بدۆزینەوە لە کۆتاییە نووسەرمان هەیە بۆ خەڵکی شاری سلێمانی یاخەت هەولێر کەرکووک بێت بڵێم بە سۆرانی قسە بکات و بتوانێت کە بادینەکەشی ئەوەندە باش بێت لە نێو گۆڤارێکی لەم شێوەیە تقریبا سێ چوار نووسەری زۆر باشمان لە هەرێمی باڵێن لە شارەکانی دی هەرێمی کوردستان نەک لە بارزگای دۆک یان پارێزگاکانی بادینانەوە لە سلێمانی لە هەولێر لە کەرکووکەوە بەشداریان کرد لەگەڵمانە ینی هەر ئاستی تێگەشتن و توانای خۆشیان هەر بە شێوەزاری بادینی بۆیان نووسیون و بەشداریشان لەگەڵمانە کردووە ئەمە تقریبا تا ڕادێکی زۆر جێگای دڵخۆشیە ینی ئەمە خەریکە وردە ئەو کەسانی کە لە بواری زمانەوانی شارزاییان پیا کردووە یان کاری تیاکەن خەریکە خۆیان فێری شێوەزار جیاوازەکانی زمانی کوردیەکەن ئێمە حەزەکەم یەک لێرە بڵێم کە پێم وابێ زۆر گرنگە بە هیچ شێوەیەک ئەم هەنگاوە بە مانای پاچەکردنی زمانی کوردی نایەت بە پێچەوانەوە ئێمە کارمان بۆ ئەمەیە سیاسەتی زمانی لە هەرێمی کوردستان ئەومان لێ خوازێت کە کار بۆ فراوانکردن بۆ دەوڵەمەندکردن بۆ بەهێزهێشتنەوەی پێگەی زمانی کوردی بکەین ئێمە پێمان وایە کاتێک کە شێوەزارێکە پارێزین بە دڵنیایی و زمانەکەمان پاراستووە کاتێک کە دەست بۆ شێوەزارێکە بین و گەورەی و گرنگی و دەوڵەمەندەکەی ئەنرخێنین و یخینە ڕوو بۆ خوێنەرانی کورد بە دڵنیایی و زمانەکەمان پاراستووە و دەوڵەمەندی زمانی کوردیمان نیشانداوە ئەمە بە دەقیقی ڕاستەوانەیە لەگەڵ بابەتە زانستیەکە ڕاستەوانە لەگەڵ بابەتە یاساییەکە و بابەتە دەستوریەکە کە زمانی کوردی لە هەرێمی کوردستانە زمانی فەرمی ئەم هەرێمەیە وەکو چۆن لە با بڵین مادەی چواری دەستوری عراقیە وەکو زمانی فەرمی عراقیش ناسێنراوە زۆر باشە ئەم هەنگاوە بۆ شێوەزارەکانی تریش ئەنرێت یاخۆت هەر بادینی شانسی دڵنیاییەوە ئێمە کار لەسەرەوە کەین ئەگەرچی وەکو ئاماژەم پێکرد هەرکەکە زۆر قورسە چونکە تۆ ئێستا دەستبەری بۆ هەر شێوەزارێکی تر کۆمەڵێک خەڵکی زۆر باش پێویستە کۆمەڵێک توێژەری زۆر باش پێویستەوە بەڕاستیش ئەمەرکە لەم کاتەیە قورسە بەڵام بەدڵنیاییەوە ئێمە لە ژمارەکانی ئایندەیە کاری جدیمان بۆ ئەمە بێت بەڵام مەرجنی هەموو بەدوایە کابێ سە ژمارەی ئایندەمان ژمارە حوتمان دەستمان بۆ بابەتێکی زۆر گەنگتر بردووە لە ئێستاە کە بەڕاستی جێگەی بایەخەویش پێگەی وەرگێڕان و ڕۆڵی زمان لە وەرگێڕانە چونکە ئێمە زانین ڕۆژانە کتێب بڵاوکرێتەوە لە هەرێمی کوردستان ڕۆژانە بابەت و توێژینەوە و ئارتیکل لە جۆرناڵە ناوخۆیەکانە لە وەبسایتەکانە لە کەناڵە میدیایەکانە بڵاوکرێنەوە و وەرگێڕان بۆتە بەشێکی گرنگ لە بەڕایکردنی ڕوتی ڕۆشنبیری و تەنان ڕۆتی میدیایی لە هەرێمی کوردستانیشە جەناب دەزانی ئێستا هەموو میدیاکان وەرگێڕیان هەیە هەموو ناوەندەکان وەرگێڕیان هەیە هەموو دارونەشرەکان وەرگێڕیان هەیە بۆیە پێمان وایە کە بەرچاوڕوونێکی بە زۆر باشمان پێویستە کە بیبین بە خوێنەر کە چۆن دەست بۆ وەرگێڕانی زمانەکە بە وایە ئەو جیاوازیە زمانەوانیانت کامانن ئەو ئەسپێکتە کللتوریانە کامان کە وەرگێڕ دەبێ بیزانێ ئەو ئەسپێکتە زمانەوانەی کامان کە وەرگێڕ زۆر گرنگە بە وریای مامەڵەی گەڵا بکە ئێمە جیاوازی زمانەوانیمان زۆر لەوان زمانەکانە بەڵام بەداخەوە لە بەرەوەی کە وەرگێڕەکانمان تا ڕادەیەکی زۆر نەیانتوانین لە زمان یەکەمە وەرگێڕانەکان جانبن ئەمە گرفتێکی زۆر گەورەی بۆ دروستکردین ینی ئێستا وەرگێڕان لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر زیاد لە 1970 دەسی دووە ینی کەسێک کە وەرگێڕانێکمان بۆ کا لە زمانێکی یەکەمەوە کە بە بڵێن زمانی سۆرس لانگویجە زمانی سەرچاوە زمانەکە نازانێت ناچار پەناوا بۆ زمانێکی تر کە تەرجەمەکەی بۆ کراوە کە وەرگێڕانەکەی بۆ کرا بۆ دەست بۆ ڕۆمانێکی ئینگلیزیە بات بەڵام ئینگلیزیەکە نازانێت یەت لە عەربیەکە و تەرجەمەیەکە ئەمە وای کردووە کە تا ڕادێک دۆخی وەرگێڕان لە هەرێمی کوردستانە دۆخێکی زۆر جێگەی دڵخۆشی نەبێت بۆیە هیوادارین کە ئەم ژمارەیەمان ئێمە دەست بۆ ئەم بابەتە ئەبین بەرچاوڕوونیەک بێت بۆ وەرگێڕە بەڕێزەکان بۆی بە شێوازێکی زانستی و ئەکادیمیکای لەسەر کەواتە لە ژمارەی حوتا بەشێک لەو کەسانی کە بە تایبەت لە بابەتی وەرگێڕانە کارەکەن واتە خۆیان وەرگێڕن جا لە هەر بوارێکا بێ ئەتوانن سوود لە گۆڤارەکە بەدڵنیاییەوە هەمووانی کە وەرگێڕن هەمووانی کە زمانەوان یعنی ئێمە بە شێوازێکی باڵانس ئیش لەسەر هەردوو ئاراستەکەکەین و بەدڵنیاییەوە و بەرچاوڕوونێکی زۆر باشە بێت بۆ هەردوو زۆر باشە تەواوی بابەتەکان با بڵێم ئەوەی کە لە ڕێی پێناسەکەەوە هەیە گۆڤارێکی ئەدەبی ڕۆشنبیریە ئەدەبی نییە ئەکادیمی ڕۆشنبیریە زۆر باشە کەوایە لەم دوو ڕوەوە لە ڕووی ئەکادیمیەکە و لە ڕوو ڕۆشنبیریەکەشەوە ئێوە لەگەڵ ئەم سەردەمەی ئێستا بەتایبەت ئەگەر بڵێم ئەگەر خوێندکارانی زانکۆ
خوێنەری ئەم گۆڤارە بن چۆن مامەڵە لەگەڵ ئەو نەوە نوێیەکەن ئێمە وەکو ئاماژەم پێکرد لەبەر کە گۆڤارێکی ئەکادمی ڕۆشنبیرە چکە دامەزراوەکی فەرمی دەریەکات کە زانکۆی جیهان سلێمانیە و بەسپاسە و دەستگای زمانەوانی زانکۆکە هەموو سپۆنسەرێکی تەواوی ئەم گۆڤارە ئەکات و تەنانەت ئەو وەرگێڕانەی ئەو توێژەرانەی ئەو نووسرانەی کە بۆ گۆڤارەکان نووسن پاداشتی خۆیان وەرەگرن ئەمە تا ڕادێکی زۆر باش لەم دۆخەیە بەڕاستی دەستکەوتە بۆ زانکۆی جیهان من بەڕاستی سوپاسی زانکۆکم کە ئەم دەست پێشخەریە زۆر باش جێبەجێ کردووە و پشتیوانیەکات بە دڵنیاییەوە ئێستا ئێمە کار بۆ ئەوەکەین وە لە ژمانەی شەژمای ڕابردووە تا ڕادێکی زۆر باش مادەیەکی زۆر باشماندا بە خوێندکارانی زانکۆ توان وەکو سەرچاوە بەکاری بێنن یعنی سەر خوێندکارانی بەشی وەرگێڕان خوێندکارانی بەشی زمانەکان بەشی زمانی کوردی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی ئەتوان وەکو سەرچاوە بۆ توێژینەوەکانی خۆیان بەکاری بێنن و تا ڕادێکی زۆر باش زمانی نووسینەکەی بە زمانێکە لەگەڵ باڵەنجیری نوێیە یانەوەی کە پێوترێت زێت جەنریشن زۆر باش دێتەوە ئێمە زمانێکی زۆر ئاسایی و زۆر ئاسان بەکارێنین و هەوڵمانداوە تا ڕادێکی زۆر باش ئەم نەوەی ئێستا ئاشناکەین بە زمانەکەیان ئاشناکەین بەلایەنە جیاوازەکانی زمان بە شێوەزارە جیاوازەکانی زمانی کوردیان زمانە کوردەکان کە وترێت بۆ ئەوی کە بەباشی ئەمە لای خۆیان ببێتە بەشێک لە شکۆمەندی زمانەوانی کە ئێمە پێمان وایە زۆر گرنگە تاکی کوردی شانازی بە زمانەکەی خۆیەوە بکات کێنەو کەسانی کە توانن لە وەرزنامەی زمانەوانی بابەتیان هەبێت واتە ئایا نووسەرێکی بە بڵێم نوێ گەنج یاخود خوێندکارێکی زانکۆ ئەگەر بایەخ بە بابەتی زمانەوانی واروە ئەکادمی وەک خۆت ئاماژەت پێکرد لەگەڵ شارۆشم بێری بات ئەگەر بابەتی هەبێ ئێوە لە نێو ئەو نووسەرە دیارانەی ترە و قەڵەمە دیارانەی نێو گۆڤارەکە ئەتوانن بابەتەکانیان بۆ بڵاو بکەنەوە یاخود بەشداریکردنیش مەرجی خۆی نانا ئێمە سێ چوار پاکێجی جیاوازمان هەیە لە هەر ژمارەی گۆڤارەکە عەرزم کردی ینی بۆ نمونە مێزگرد ئەم مێزگردە بێ کەسێک بێت کە بەڕاستی باگراوندێکی زۆر باش و پاشخانێکی زۆر باشی هەبێت لە بارەکە ئەوانە زۆر ئەو بەڕێزان کە پرۆفیسۆری زانکۆکانن کە مامۆستای زانکۆکان یان زمانەوانە بەڕێزەکان کە لە وڵاتە جیاوازەکان و ئێمە کۆنتاکتیان لەگەڵاکەین یان ئێمە لە ژمارەکانی ڕابردووە بەڕێزی وامان هەیە لە کەنەدایە لە ئەمریکایە لە ئێرانە لە تورکیایە لە وڵاتە جیاوازەکانی ئەوروپایە کۆنتاکتی لەگەڵ ئەبەستین و پەیوەندی لەگەڵ دروستەکەین و بۆی بەشێک بێت لە پرۆسەکە کە بە شێوازی جیاواز لە دیدگای خۆیەوە لەسەر ئەم بابەتی ئێمە لەسەر ئەم تەوەرەی جیاوازی ئێمە بدوێت بەشێکی تر لەو بەڕێزانە ئەوانن کە ئێستا لە زانکۆکانن یعنی ئێمە لە هەموو ژمارەکانە کۆمەڵێک دەرچووی زانکۆکانمان هەیە کۆمەڵی خوێندکاری زانکۆمان هەیە کە بنووسین یان بە وەرگێڕان بەشێکی ڕاستەخۆ بوون لە ئیشەکەمان و تا ڕادەیە دەتوانم بڵێم خەریکە وردە و دەرفەتێکی کاریژە ڕخسێنین یعنی هەموو ژمارەیەک بەلایانی کەمەوە سێ چوار گەنجی ئەم وڵاتەیە مەسوودمە نەبن لەوەی کە ئەتوان وەرگێڕان بۆ بابەتەکان بکەن یان خۆیان بەشێک بن بە قەڵەمەکانیان بەشێک بن لە نووسینی ئەو وتارانی کە لە گۆڤارەکە بڵاو بنەوە بە دڵنیایی دەرگاکە کراوەیە و ئەوان توان بەشدار بن باشەکەواتەوە کەسانی کە بە تایبەت لە بواری زمانەوانی ئەتوانن کە قەڵەمەکانیان خزمەت بکە ئەتوانن لەگەڵ دکتۆر مومین زەڵمیە کە بەڕێزیشان خۆیان مامۆستای زانکۆ نەتوان کۆنتاکت بکەن و بێبەش نەبن ئەمە با وعدێک بێت دکتۆر باش نییە چونکە بۆی کە دەرفەتێک بێت لە ڕاستیا من هەمیشە وتمە لە هەر با بڵێم بوارێکە کە ئێمە بگەینە ترۆپکیش پێویستەکانەوەیکی دوای خۆشمان بێنین چکە دواتر ئێمە بێ ئەوان شوێنی ئێمە ژمارەکەی ڕابردوو سێرکین هەمویان کۆمەڵە گەنجی تایە قۆناغی دووەمی زانکۆ قۆناغی سێمی زانکۆ دەرچووی زانکۆ هەمویان بەشدارن لەگەڵمانە کەواتە بۆ کەسانی کە لەو بابەتە بەتایبەت خزمەتەکان ئەتوانن دکتۆر ئەم گۆڤارە تاوەکو کوێ ئەتوانێت خزمەت بکات بەتایبەتیش بۆ با بڵێم خوێندکارانی زانکۆ بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەوان خوێنەری یەکەمی گۆڤارەکە بن ئەوان وەکو ئاماژەم پێکرد ئەم گۆڤارە ئێمە لەگەڵ ئەوەشی کە بڵاوکرێتەوە بە شێوازی ئۆنلاین لە وێبسایتی ڕسمی زانکۆی جیهان سلێمانی بە شێوازی هارد کۆپییان با بڵێن بڵاوکراوە ئینەرین بۆ هەموو دەستگاکانی هەرێمی کوردستان بۆ هەموو زانکۆکان بۆ هەموو ناوەندە ڕۆشنبیریەکان بۆ هەموو کتێبخانە گشتیەکان لە شارەکان لە شارچەکانە ئەمە یەکم دومیانەوەی کە لە ئاستی زانکۆکانە خوێندکارانی زانکۆکانە توان بەشێک بنتیایە یعنی ئێستا ئەم وەکو ئاماژەم پێکرد ژمارە 1 2 ئەوانە وەکو سەرچاوی توێژینەوەی خوێندکاران بەکارهێنراوە یعنی خوێندکارەکانی بەکالۆریۆس خوێندکارەکانی دیبلۆم کە کاتێک مامۆستاکانیان داوای نووسین راپۆرتێکیان لێکەن یان توێژینەوەی دەرچوونیان لێکەن هاتوون گۆڤارەکان بردووە و بەشێک وەکو سەرچاوەیەکی زانستی بۆ بابەت و راپۆرت و توێژینەوەکانی خوان بەکاریان هێناوە ئێمە پێمان وایە زیندویەتی گۆڤارەکە وای کردووە کە بەشێک بێ لە پرۆسەی ئەکادمی و پرۆسەی پەروەردەی لە هەرێمی کوردستانە چکە بابەتەکانی زۆر تازن و بابەتەکانی دەستبردنە بۆ هەموو بابەتانی بۆ لایەنانی کە گرنگن لە بەشێک لە بەشەکانی زمانی کوردی یان با بڵێن شێوەزارێک لە شێوەزارەکانی زمانی کوردی یان پێویستەکانی زمانی کوردی بۆ نمونەیەک لە
تەوەرەکانی ژمارەکانی ڕابردووی ئێمە قسەکردن بوو لەسەر دۆخی زمانی ئینگلیزی لە هەرێمی کوردستانە. بۆچی ئەو قوتابخانانە بە ئینگلیزی کرێنەوە؟ بۆچی زانکۆکان خەریکە زمانی ئینگلیزی زۆر بە شێوازێکی جیاواز پێشوازی لەکەن؟ دەستبردن بوو بۆ زیرەکی دەستکرد و زمان، پەیوەندی نێوان ئەو زیرەکی دەستکردێک کەسە لە ناو زانکۆکانە هەیە، لە ناو گەنجەکانە هەیە، لە تۆڕە کۆمەڵاتەکانە هەیە، لە مۆبایلەکانە هەیە، چۆن زمان لێرە کاریگەری خۆیە بێت. بە هەمان شەو دەستبردن بوو بۆ زۆر لایەنی جیاواز کە لە تەوەرە جیاوازەکانی هەر شە ژمارە ڕابردووی گۆڤارەکەمان دەستمان بۆ بردووە. بە هیوای بەردەوامیتان زۆر سوپاس بۆ دکتۆر موئمین زەڵمی، سەرنووسەری گۆڤاری زمانەوانی مامۆستای زانکۆ کە لەم بەشەی کورسات مەگەزینە گفتوگۆمان کرد لەسەر نوێسترین بڵاوکراوەیان کە وی ژمارەی 6 گۆڤاری زمانەوانی بوو. بە هیوای خزمەتی زیاتر دکتۆر گیان دووبارە بەخێر هاتی. سوپاس بۆ بەڕێزتان. زۆر بەخێر بێن.